کۆنیشانەی دەرچەی سنگ نەخۆشیەکی دەگمەن نییە، بەڵکو نەخۆشیەکی پشتگوێ خراوە. بەردەوام ڕۆژانە نەخۆشگەلێک بەدەست سڕبوون و کەمی توانای جوڵە و ئازاری پەلەکانی سەرەوە دەناڵێنن. بەبێ ئەوەی حاڵەتەکەیان بە ئاسانی یان لە کاتی خۆیدا دەستنیشان بکرێت. زۆر بە سادەیی هۆکارەکە بریتیە لەوەی حاڵەتەکە و نیشانەکانی دەچێتە چوارچەوەی سنووری تایبەتمەندی چەندین پسپۆڕی جیاواز. هەر ئەم هۆکارەش هەوێنی سازدانی سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگە. ئەم چالاکیە بە تەواوی تایبەت دەبێت بە کۆنیشانەی دەرچەی سنگ کە پزیشکانی پسپۆڕی بواری نەشتەرگەری، تیشک، کۆئەندامی دەمار، چارەسەری ئازار، چارەسەری سروشتی و توێژەران لە سەرانسەری جیهان کۆ دەکاتەوە. لەم چالاکیە زانستێدا سەرنج دەخەینە سەر دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکە لە ڕێگەی بڕیاردانی پسپۆڕی و پێشکەوتوترین ئامڕازە پزیشکیەکان، نەک تەنها بە شێوەیەکی تیۆری بەڵکو بەکرداری دەچینە ناوەڕۆکی بابەتەکان. ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ تۆی پزیشک، فێرخواز، توێژەر بۆ ئەوەی لەو پسپۆڕە نێودەوڵەتیانەوە فێر ببیت کە لە ئێستادا ڕۆڵی کارا دەگەڕن لە داڕشتنەوەی شێوازی دەستنیشانکردن و چارەسەرکردنی کۆنیشانەی دەرچەی سنگ. بەشداریکردن بە هەردوو شێوازی ئامادەبوونی ڕاستەوخۆ و ئۆنلاین بەردەستە، بۆیە لە هەر شوێنێک بیت دەتوانیت بەشدار بیت. ئەگەر تا ئێستا نەخۆشێکت بینیوە کە ئازارێکی نادیاری لە پەلەکانی سەرەوەیدا واتە دەستوشان هەبوو بێت، ئەگەر هەرگیز گومانت لە دەستنیشانکردنی نەخۆشیەکەی هەبوو بێت، یان ئەگەر دەتەوێت لە پێشەنگی پزیشکی سەردەمیانەدا بمێنیتەوە، ئەوە ئەم چالاکیە بۆ تۆیە. بە خۆشحاڵیەوە چاوەڕوانی هاتنتانین. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ، گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.